دواکەوتنی باران و پەڵە بووەتە خەمێکی گەورەی هاوڵاتیان و جوتیاران بە تایبەتی ترسی ئەوەیان هەیە ئەم ساڵ وشکە ساڵی بێت، ئەمەش کاریگەری دەبێت لەسەر بەروبوومی کشتوکاڵی و ژینگە. ساڵانە وەرزی بارانبارین لە هەرێمی کوردستان لە کۆتایی مانگی ئەیلوولەوە دەست پێ دەکات و تا کۆتایی مانگی نیسان بەردەوام دەبێت. بڕی بارانیش لە ناوچەکاندا جیاوازە، لە ناوچە شەخاویەکان نزیکەی 1000 میلیم و لە ناوچەکانی تریش لە 300 تا 800 میلیم باران دەبارێت. پارەم کاتە ئێمە خەرەمان سەڵ بوو. ئیساڵ باران زۆر دواکەوتووە بەنسبەت بارانەوە. ئیسەر ئێمە دینە داچێنین وشکاوەردە هیچ کێشەیەکی نییە، هیچ گرفتێکی نییە. بەس پارچوون زۆر بوو لە مینیس پارە. وەکو میساڵ ئایبی نەبوو لەخوا بەزای زۆر باش بوو. بەپێی ئامارەکان لە 18 ملیۆن و 500 هەزار دۆنم زەوی کشتوکاڵی لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 5 ملیۆن و 500 هەزار دۆنم ساڵانە پشت بە ئاوی باران دەبەستێت بۆ بەرەمێنان. بەرپرسانی کشتوکاڵی جەخت دەکەنەوە، هەرچەندەم ساڵ وەک پێویست باران نەباریوە، بەڵام تا ناوەڕاستی مانگی 12 کاتی پەڵەدان دەمێنێت و جوتیاران دەتوانن تا ئەو کاتەش زەویەکانیان بکێڵن و تۆ بکەن. باشترین کات بۆ داچەندنی گەنم لە 15 دا دەست پێکا بۆ 15-11 وەخو لە دواتریش هەرە چێندرێ، بەڵام لەو کاتە ئەگەر بێت و ڕێژەی بارانباری وەکو چۆن لە کوردەوارە پێڵێن پەڵە یابێواتە خاک تێری خواردبێتەوە بە ئەو باشترین کاتە بۆ داچەندن، چکە لەو کاتە پلەکانی گەرما تقریبەن لە بینی 20 تا 22. بەگشتی لە هەرێمی کوردستان ساڵی ڕابردوو تا ئەموادەیە زیاتر لە 150 میلیم باران باری بوو، بەڵام ئێستا ڕێژەی بارانبارین کەمتر لە 10 میلیم تۆمار کراوە. بەپێی پێشبینیەکانی کەشناسی هەرێمیش لە کۆتایی ئەم هەفتەیەدا شەپۆلێکی بارانبارین ڕوو لە هەرێم دەکات و زیاتر لە 50 میلیم باران دەبارێت. کاریگەری دەتوانین بڵێن بۆ کەمی ئاو لە ناوچەکانی هەرێمی کوردستان دروست دەکاتن، بەڵام ئێمە تا ئێستاش لە وەرزی پاییزدان نەگەیشتونتە وەرزی زستان، بۆیە ڕەنگە بەو ڕەشبینیە نەبێتن لە چەند کاتی داهاتوو شەپۆلەکانی بارانبارین ڕوو لە ناوچەکانی هەرێم کە ئەم جیاوازێکەوە ئێستا هەیە کە بەراورد بە پارساڵ لە سەروی 100 میلیمەتر لە سەر تاسەری هەرێمی کوردستان بارانبارین ئەم ساڵ کەمتر بووە. نوێژە بارانەیەکێکە لەو ڕێو ڕسماینیانەی لایەنی ئیسلامدا دەکرێت و لە ئەگەری دواکەوتنی باران و وشکە ساڵیدا مسلمانان دەچنە دەشت و کێوەکان و نوێژە بارانە ئەنجام دەدەن. ئەم ساڵیش لە هەندێک ناوچە هاوڵاتیان نوێژە بارانەیان کردووە. عومەر فەتاح، NRT، سەی سادق.